ناوم محەممەد علی عوسمانە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە سەئاستی هەرێم لە پۆلینۆ. زۆر سپاسی قوتابخانەکەم و مامۆستاکانم و دایک و باوک و براکەم و هاوڕێ ئازیزەکان مەکەم کە یارمەتیاندام ئەم پلەیە بەدەست بێنم. دایک و باوکم بەڕاستی لە هەموو ڕۆیەکەوە یارمەتیان داوم، هاوڕێکانم هانیان داوم ئەم پلەیە بەدەست بێنم. مامۆستاکانم زۆر سپاسیان دەکەم، بەڕاستی چەندین ئیمتیحان و شتی تایبەتیان تەنها بۆ تەلەبەکان دانا بۆ بەدەستهێنانی پلەیەکی بەرز. بۆ نمونە بۆ هەفتانە لە ڕۆژانی شەمەدا ئیمتیحانمان دەکرد کە 90 پرسیار بوو بۆ هەموو دەرسەکان. تیایدا پرسیاری هاوشێوی ئیمتیحانی نیشتیمانیان هێنایەوە، بەڕاستیەوە هۆکارێکی زۆر یارمەتیدەر بوو.